ئەو ئاوارە کوردانەی ڕۆژاوای کوردستان کە لە باشووری کوردستان نیشتەجێن کۆمپانیایەکی بیناسازیان دروست کردووە و بەیەکەوە کار دەکەن. ئەم کۆمپانیا لە شارەکانی هەولێر و سلێمانی و دوهۆک و ڕانیە کار لە دروستکردنی چەند بینایەکی بازرگانی و باڵەخانەی نیشتەجێبوون دەکەن. خەڵکی ڕۆژاوا لەوێرە شول دەکرد و مەحەز دەکرد ئەو ملاتە بەلا نابێ ماجی کرد فکراک بکەن کۆمپانیاک لە هەمی یەک دەست شول بکەن لە باشووری کوردستان و مستقبلا ئەم بکەن گروپێک بچن ڕۆژاوا شولەی خۆش وەرە تەواو بکەن کە کرێکاری ماجی هەمی خەڵکی ڕۆژاوانە کرێکارجی و فەنینجی و ئیدارینجی و هەندەسیجی هەمی خەڵکی ڕۆژاوانە. بەرلەوەی قەیرانی دارایی لە باشووری کوردستان دروست ببێت ئەم کۆمپانیا 900 کرێکاری ڕۆژاوای کوردستانی لە خۆی کۆ کردبەوە بەڵام ئێستا ئەم ژمارەیە کەم بۆتەوە بۆ 300 کرێکار و بەڕێوەبەرانی ئەم کۆمپانیا چاوەڕوانی ئەوەن ئەم قەیرانە داراییە چارەسەر ببێت بۆ ئەوەی بەدەستپێکردنەوەی ئەم پرۆژانی وەستاون ژمارەی کرێکارەکانیان زیاد بکەنەوە. هەر یعنی نەفەری ئەو دشنێ ماڵی خوا ئەلکاری ماڵی خواتکێ خوددانی خواتکێ و ئەم لە سووری ئەم تەخت دار هەبوون ئەو هەبوون و ئێرەوەتن و ئیشی دکەن. يعني وضعية كومباني درست درجەیەکە. ئەم کۆمپانیا تەواوی کەلوپەلی بیناسازی و شارەزای هونەری و ئەندازیاری هەیە و بەشێکی زۆری مەرجە تەندروستیەکانی بۆ کرێکارەکانی دابین کردو و بە تەنها کار بە کرێکاری کورد دەکات. ئەو کرێکارانەی خەڵکی ڕۆژاوای کوردستان بەر لەوەی ئەم کۆمپانیا دروست بکەن هەر ڕۆژە لە لای وەستای کاریان دەکرد و بەرداوام مەترسی ئەویان لەسەر بوو کە هەلی کار لەدەست بدەن. بەڵام بە دروستکردنی ئەم کۆمپانیا ئێستا ئەوان لەوە ناترسن کە هەلی کار لەدەست بدەن تا ئەو کاتێ ئەم کۆمپانیا کاری هەبێت. فەرمانچۆمانی ڕووداو.